یەکەمین فیستیڤاڵی کلتوری و زانستی پەیمانگای داژیارە لە ڕانیە. ئاگا ئازاد خوێندکاری قۆناغی چواری پەیمانگاکەیە با پرۆژەیەک کە تایبەتە بە کێڵگەینەوت و دەرهێنانی نەوت بەشداری لە فیستیڤاڵەکەدا کردووە. ئاگا و خوێندکارانی تری پەیمانگاکە کردنەوەی فیستیڤاڵەکە بە گرنگ دەزانن بۆ بەرەو پێشبردننی توانای زانستی و پاراستنی کلتوری کوردی. خوێندکاری قۆناغی چواری نەوت و گاز هەستان بە دروستکردنی و پرۆژەیە کە شێڵگەی نەوتە بە هەموو شتێکەوە، ینی بە دەرهێنان بە شازیا پستریم، وەروەها فەحزکردنی نەوتەکە، وەروە سووتانی مادە ژەهراویەکە بۆ ئەوەی ئەوە مەفعولی کەم بمێنێتەوە، یعنی کار نەکات سەرژینگە زیاتر، و دواتر پاڵاوتنی نەوتەکە بە شێوازی گەرمی بە شێوازی فڕنی، و دواتر هایدرۆکاربۆن کراکیشمان هەیە بۆی مادەکە تێک بشکێنێ و دووبارە دروستی بکاتەوە بۆ ئەوەی کواڵێتی نەوتەکە باش بکات. ئەو فیستیڤاڵە گرنگە بۆ ئێمە تا بتوانین تواناکانی خۆمان پیشان بدەین. ئێمە خوێندکارانی پەیمانگای داژیار بەشداریمان کردووە بە کۆمەڵێک شتی کوردەواری بەشداریمان کردووە لەو فیستیڤاڵە و ساڵانە ئەو فیستیڤاڵە دووبارە دەبێتەوە. فیستیڤاڵە گرنگە بۆ ئاشنابوونی نەوەکان بە کللتور و ڕەسەناتی کوردی و هێشتنەوەی شتە کوردەواریەکان. ئێمە بە دەستار و دەستکواونگ و شەو کۆمەڵێک شتی کوردەواری بەشداریمان کردووە. بە ئامانجی گرنگیدان بە توانای زانستی خوێندکاران و ئاشناکردنیان بە کللتوری ڕەسەنی کوردەواری ساڵانە پەیمانگاکە فیستیڤاڵی کللتوری و زانستی بە چەند چالاکیەکی جۆرا و جۆر ئەنجام دەدات. ئێمە وەک پەیمانگای داژیار وەک نەریتێکی ساڵانە هەڵدەستین بە ئەنجامدانی فیستیڤاڵی زانستی و کللتوری کە لە بواری زانستیدا بەرهەمی توانای خوێندکارانمان نمایش دەکرێت و لە بواری کللتوریدا کە نمایشی جلوبەرگی کوردی و چەندین خواردنی کوردەواری و یارێک کوردەواریەکان کە جوانی فۆلکلۆری کوردی نیشان دەدەن کە ئاماژمان لەکردنەوەی ئەو فیستیڤاڵە ئاشناکردنی جیلی تازەیە بە دابوونەری تۆڕەسەنایەتی باو باپیرانمان. ماوەی چەند ساڵێکە ناوەندە زانستی و ئەکادیمیەکان لە ڕێگەی فیستیڤاڵە کللتوری و زانستیەکانەوە دەیانەوێت توانای زانستی خوێندکارەکانیان بەرەو پێشەوە ببەن و پارێزگاری زیاتریش لە کللتوری کوردەواری بکەن.